دوای سەردانەکەی بۆ بەغدا وەزیری بەرگری ئەمریکا لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە سەردانی هەرێمی کوردستانی کرد. دوای گەیشتنی وەفدەکەی ئەمریکا لە ماڵی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم، کۆبوونەوەیەکی یەککاتژمێری لە نێوان وەفدی هەرێم بە سەرۆکایەتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێم و وەفدی ئەمریکی بە سەرۆکایەتی ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا بەڕێوەچوو. ناوڕۆکی کۆبوونەوەکە تایبەت بوو بە پرسی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و ڕۆڵی پێشمەرگە لەو شەڕەدا. بە پێی ڕاگەاندراوی سەرۆکایەتی هەرێم، ئەمریکا بەڵێنی پشتگیری بەردەوامی خۆی بۆ هەرێم لە ڕووی سەربازی و چەک و تەقەمەنیەوە دووپات کردەوە. هەروەها وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاند هێزەکانی پێشمەرگە نمونەیین لە شەڕەکانیاندا دژی داعش. سەردانەکەی وەزیری بەرگری بۆ هەرێم دووپاتکردنەوەی پشتگیریە بۆ هەرێمی کوردستان. لە کۆبوونەوەکەدا زۆر پرس قسەی لەبارەوە کرا، بە تایبەتی پێشمەرگە و ڕۆڵی لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشدا لە ماوەی ڕابردوو. وەزیری بەرگری ئەمریکا داوای لە سەرۆکی هەرێم کرد بەردەوام بێت لە پشتگیری سیاسی و سەربازی ڕۆژئاوای کوردستان. بابەتێکی دیکەی کۆبوونەوەکە پرسی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ و چۆنێتی بەشداریکردنی پێشمەرگە بوو لەو شەڕەدا. لەو بارەیەوە بارزانی ڕایگەیاند پێویستە دڵنیایی تەواو بە پێکاتە نەتەوەی و ئاینیەکانی مووسڵ بدرێت کە دوای ڕزگارکردنی شارەکەیان چیتر تووشی کارەسات و نەهامەتی نابنەوە. هاوکات وەزیری پێشمەرگە ڕایگەیاند هەرێم بەشدار دەبێت لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا، بەڵام بە پلان و ئەو مەرجانەی کە پێویستە جێبەجێ بکرێن. مووسڵ گرینگە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق و بۆ هەموو ناوچەکە، لەبەرەوە ئێمە بە پێی پلانی خۆمان بە پێی پێویستی خۆمان بەشداری دەکەین. سەردانەکەی وەزیری بەرگری ئەمریکا بۆ هەرێمی کوردستان 4 کاتژمێری خایاند و لە دەفتەری بیرەوەریەکانی سەرۆکایەتی هەرێمیش سوپاس و پێزانینی بۆ پێشمەرگە دووپات کردەوە. هەر لە هەولێر وەزیری بەرگری ئەمریکا سەربازگەیەکی ئەمریکی بەسەرکردەوە و لەگەڵ سەربازان و ڕاوێژکاراندا کۆبووەوە. شەیمە جاف، NRT هەولێر.